ئەنجومەنی پارێزگای سلێمانی دوو بڕیاری حکوومەتی هەرێم ڕەت دەکاتەوە. کچێکی 6 ساڵان دەکوژرێت و تەرمەکەی لە پزیشکی دادیە و ڕادەستی کە سوکارەکەی ناکرێتەوە. وێڕای بڕیارەکانی حکوومەتی هەرێم بۆ داخستنی سینەماکان لە سبەینێوە فیلمی سفرنۆ دەستبەنمایش دەکات. سڵاوتان لێبێت و هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. ئەنجومەنی پارێزگای سلێمانی دوو بڕیاری حکوومەتی هەرێم ڕەت دەکاتەوە. سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایان گەیاند کە حکوومەتی هەرێم چەند بڕیارێکی ئاراستەی پارێزگاکان کردووە کە بە هەموو شێوەیەک دژە لەگەڵ بنەماکانی لامەرکەزی و دەبێتە هۆی چەسپاندنی سیستەمێکی ناوەندی توند لە کاروبارەکانی حکوومەتدا. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە کۆنگرەکەدا ئاماژەی بۆ ئەوە کرد کە حکوومەتی هەرێم دوو بڕیاری ئاراستەی پارێزگای سلێمانی کردووە کە تایبەتە بە پێدانی مۆڵەتی دروستکردنی باڵەخانە و ڕاستاندنی بەڵگەنامە فەرمیەکانی تایبەت بە فەرمانگەی کاروباری دەرەوەی حکوومەتی هەرێم. بە جۆرێک کە هەر باڵەخانەیەک لە پارێزگای سلێمانی دروست دەکرێت پێویستی بە ڕەزامەندی لیژنەیەکەیە لە وەزارەتی ناوخۆ و بەڕێوەبرێتی گشتی بەرگری شارستانی هەولێر و بۆ ڕاستاندنی هەر بەڵگەنامەیەکی فەرمی و نووسرا و هەر کارێکی تایبەت بە ژووری بازرگانی پێویستی بە ڕاستاندن هەبێت. پێویستە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر ڕاستاندنی بۆ بکرێت لە کاتێکدا دەسەڵاتی ئەنجومەنەکان لە یەک ئازدایە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی باسی لەوەش کرد بە هەموو شێوەیەک ڕەتی دەکەنەوە بچنە ژێرباری ئەو بڕیارانە و قبوڵی ناکەن. ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی 100% ڕەتی دەکەینەوە و بە هیچ شێوەیەک ئێمە قبوڵی ئەوە ناکەین چکە ئەوە بێمتمانەیی هەم حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان بە دەستگا هەڵبژێراوەکان و بە تایبەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. پەرلەمانتارێکی کورد لە بەغداد ڕایگەیاند لە ماوەیەکی نزیکدا حکوومەتی عێراق بەشی دووەمی شایستەداراییەکانی جوتیارانی هەرێم دەنێرێت. مەیادە نەجار پەرلەمانتاری کورد لە بەغداد بە شارپرێسی ڕاگەیاند لە دیدارێکیدا لەگەڵ موستەفا کازمی داوای لێکردووە پەلە بکرێت لە ناردنی بەشی دووەمی شایستەداراییەکانی جوتیاران بۆ ساڵەکانی 2014 و 2015 و 2016. وتیشی بۆ ئەو مەبەستە چەندین جار سەردانی هەریەک لە موستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق و دکتۆر عەلا ئەحمەد وەزیری بازرگانی حکوومەتی عێراقی کردووە و کێشە و گرفتی دواکەوتنی ئەو پارەی جوتیارانی لەگەڵ باس کردوون. ئەوەش لە کاتێکدا نزیکەی 10 ڕۆژە چەکی نیوەی یەکەمی شایستەداراییەکانی جوتیاران گەیشتووەتە سایلۆکانی هەرێم و چاوەڕێن پارەکە بچێتە سەر هەژماری بانکی و دواتر دابەش بکرێت. کچێکی 6 ساڵان بە کوژراوی دۆزایەوە و تەرمەکەی نادرێتەوە بە کەسوکارەکەی و بۆ کوژەکانیشی دەستگیرکران لە قەزای تاجی باکووری بەغداد دوای ئەوەی لەلایەن چەند گەنجێکەوە دەستدرێژی کرایە سەری کچێکی 6 ساڵان کوژرا. تەرمەکەی لە پزیشکی دادیە و کەسوکارەکەشی ناتوانن وەری بگرنەوە. بە پێی زانیاریە تایبەتەکانی شارپرێس دایک و باوکی ئەو کچە لێک جیابوونەتەوە و دایکی کچەکە هیچ بەڵگەیەکی فەرمی هاوسەرداری نییە لەبەر ئەوەی بە منداڵی هاوسەرگیری کردووە لە دەرەوەی دادگا و ئێستا کە کچەکەی لەلایەن چەند کەسێکەوە کوژراوە و تەرمەکەی لە پزیشکی دادیە لە بەرنەبوونی هیچ بەڵگەنامەیەکی سەلمێنەری دایکایەتی ناتوانێت تەرمی کچەکەی وەربگرێتەوە. دەستگا ئەمنیەکانی ناوچەکەش ڕایان گەیاندووە 3 کەسیان بە تۆمەتی ئەنجامدانی تاوانەکە دەستگیر کردووە و سەرقاڵی لێکۆڵینەوەن لە تاوانەکە. پێچەوانەی بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ بۆ داخستنی هۆڵەکانی سینەما لە هەرێمی کوردستان فیلمی سفرنۆ لە سلێمانی و هەڵەبجە و گەرمیان نمایش دەکرێت. دوای بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ بۆ داخستنی هۆڵی سینەماکان لە هەرێمی کوردستان ستافی فیلمی سفرنۆ ڕایگەیاند ڕۆژی 4 مانگ فیلمەکە لە سلێمانی و هەڵەبجە و کەرکووک و کەلار لە کاتی دیاریکراوی خۆیدا نمایش دەکرێت. جگە لە هەولێر و دهۆک سۆران نەقشبەندی بەرپرسی پەیوەندیەکانی فیلمی سفرنۆ بە شارپرێسی ڕاگەیاند لە ڕێگەی پەیوەندیەکانیانەوە و بەڕێککەوتن لەگەڵ پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان توانیویانە مۆڵەت بۆ نمایشکردنی فیلمەکەیان لەو کاتەی کە پێشتر بۆی دانرابوو وەربگرن. باسی لەوەش کرد لە هەوڵدان بۆ ئەوەی مۆڵەت لە وەزارەتی ناوخۆ وەربگرن بۆ ئەوەی فیلمەکە لە هەولێر و دهۆکیش لەو کاتەی بۆی دیاری کراوە نمایش بکرێت. دوێنێ وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم کۆمەڵێک بڕیاری نوێی تایبەت بە بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەرکرد و یەکێک لە بڕیارەکانیش داخستنی هۆڵەکانی سینەمایە. کوڕێکی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کراوەتە ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێم.
سەرچاوەیەک کە نەیویست ناوی ئاشکرا بکرێت ئەوەی بۆ شارپرێز ڕوون کردەوە هەرچەندە بە فەرمی ڕانەگەێنراوە بەڵام ماوەیەکی زۆرە وەیسی مەسعود بارزانی کارەکانی ئەنجومەنی ئاسایشی هەرێم بەڕێوە دەبات. ئەو سەرچاوەیە باسی لەوەش کرد ئەگەر بێت و بە فەرمی ئەو کوڕەی مەسعود بارزانی ئەو پۆستە باڵایە وەربگرێت ئەوە هەموو پۆستەکانی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێم کە 3 پۆستی باڵای ئەم وڵاتەن دەکەونە دەست بنەماڵی بارزانیەوە. لەلایەکی دیکەوە سەرکەوت شەمسەدین ئەندامی ئەنجومەنی نوێنەران لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ کەناڵی عراقیە لەسەر کەیسەکەی غالب محەممەد ڕەخنەی لە پارتی گرت و ئاشکرای کرد وەیسی مەسعود بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمە و ئەو بەرپرسە لە هەموو ئاسایشی هەرێمی کوردستان. هەواڵی ڕۆژم پێشکەشکردن تا ڕۆژێکی دیکە هەر شاد بن.